وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان هۆشداری دەداتە هاوڵاتیان لە ئەگەری پابەند نەبوون بە ڕێنماییەکانیان ئەوە پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لە وەرزی زستان کەم دەبێتەوە. هەندێک احتیاطاتمان هەیە بۆ ئەوەی مەسەلەن چەند محەڵەیەک بۆ زستان. وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێم ڕای دەگەێنێت ئەگەر هاوڵاتیان هاوشێوی زستانەکانی پێشوو کارەبای نیشتیمانی بۆ خۆگەرمکردنەوە ئاو گەرمکردن بەکاربهێنن ئەوە پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. ئەو کاتیش وەزارەتی کارەبا لە توانای دانابێت هاوشێوەی مانجیدا کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکات. ئەگەر بێت و هاوڵاتیان سوتەمەنی بەکاربێنن بۆ ئاو گەرمکردن و خۆگەرمکردنەوە بەو دەرەجە کەم نابێتەوە لەوانەیە بتوانین ڕێژەیەکی زۆر باش بدەین. بەس ئەگەر هەموو هاوڵاتیە کە کارەبای نیشتیمانی بێتەوە ڕەسەن سۆپەکەیشی بکوژێنێتەوە بڵێ ئەرەوەڵا ئەوە کارەبا هاتی تەر پێکە گیزەری ئاوگەرمکردنی پێکردووە شتی تری پێکردووە 40-50 ئەمپێر ڕاکێشێ هیچ وڵاتێک ناتوانێت ئەو کارەبایە دابین بکە بۆ هاوڵاتی نەشتوانراوە. 1,500,000 بەشداری کارەبامان هەیە ئەگەر هەمووی هیتەر پێ بکە بەڕاستی ناتوانێت چارەسەری کێشەکە بکە. بۆیە ئێمە دەبێ هاوڵاتیان لە فەرمانگەکانە لە دەرەوە کە ئەبینن خەڵکێک زیادە ڕۆیی کردووە بە ناشەرعی کارەبای ڕاکێشاوە هاوکاری دەستگاکانی کارەبا بن چونکە ئەوانە سزا ئەدرێن. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و سەرما و سۆڵە بەهۆی زۆربوونی خواز لەسەر کارەبای نیشتیمانی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە. هاوڵاتیانیش دەڵێن ئەگەر حکوومەت کێشەی کارەبای پێچارە ناکرێت کە لەگەڵ تەمەنی حکوومەت ئەو کێشەیە هەیە با بەرپرسانی حکوومەت دەست لە کار بکێشنەوە. کارەباتە برێ خراپە یعنی ئەمە لە وڵاتە چینە بەداخەوە ئەمە داهاتە چی باش بەواستەیەوەی کە ئەو نەفتەمان هەیە بەداخەوە استیفادەی لێ ناکەن. ئەو هەموو سەرچاوی ئاومان هەیە دەبایە ئەو چەند ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بیتوانی بە سوود لەو سەرچاوە ئاوانە وەربگریتن. غازمان هەیە غازی سروشتیمان هەیە بیتوانی بە ئەوانە بەکاربینی بەڵکو بتوانانی کارەبا دابین بکە بۆ مای 24 کاتژمێر. کارەبا نییە 24 سعات کارەبا 4 سعات هەیە زۆر خراپە. خاصن دستانە دەبایە باشتر بێ ئێستا زۆر لە زاران قراترا وەزانێت تێدانێن نە ئیش نە کارەبا نەچێ کارەبامان لۆ بینی ئەگەر حکومەتەگە حکومەتیشنە باوەزمان لێبین کارەبامان لۆ زیادکەن و ئوموری ئەو خەڵکەی بسوڕێن و معیشەتی ئەو خەڵکەی هەموو دابینکەن. لە ئێستادا وەزارەتی کارەبای هەرێم نزیکەی 2500 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت کە ئەو ڕێژەیە زۆر لەو خواستە کەمترە کە خەڵک لەسەر کارەبا هەیەنا. بۆیە هاوڵاتیان لە هەنووکۆ ترسی ئەویان هەیە زستانی ئەمساڵ وەکو زستانەکانی پێشوو بە چەند کاتژمێرێکی کەمی کارەبای نیشتیمانی بەڕێ بکەن. ئەمەش لە کاتێکدا حکوومەتی هەرێم هیچ بڕیارێکی نییە بۆ دابەشکردنی نەوتی سپی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.